تیمە لەوێ بۆی دووارە نەبێتەوە لەکوێ ڕاتیمەکانماندا بەش بکەین کە بەس ئەو جادەیە دوو کەس چێشی ئامادەی دەدەڕێ کە با ناویان بنووسی تواناوەکان هەستاوین بە دروستکردنی چەند کۆمەڵە گروپێک بۆ ئەوەی دابەشکردنی دەمامک کە مامە لە ڕانیا و چەندین گروپین بەسەر کەسی هەژاردا و بەسەر دوکاندار و ئەو کەسانی کە دەیان بینین و ئەو کەسانی کە مامەیان نەبەستوە. گروپێک لە گەنجانی سنتەر سەرپەرشتی پرۆژەیەکی فراوانی هوشیاری تەندروستی دەکەن لە ناوچەکەدا بۆ بڵاوکردنەوەی 17500 دەمامک و ڕێژەیەکی زۆر لە پۆستەر و فلێکس و ڕێنمایی تەندروستی و لە تەنیشت ئەوەشدا بەداخەوە ڤایرۆسی کۆڕۆنا لە ناوچەکەمان بەداخەوە بە شێوەیەکی دەکرێت بڵێم مەترسیدار بڵاو بۆتەوە کە پێویست بۆ دەکات ڕێکخراوەکانی مەدەنی گەنجان پێشڕەوایەتی هوشیارکردنەوەی خەڵک بکەن و ئامانجی ئێمەش ئەوەیە